ئەم خۆپیشاندان و حەماس و ئەم پشتیوانیەی ڕەوەندی کوردی خۆپیشاندانە بەردەوامەکان لە باشوور لە وڵاتانی ئەوروپا چه پەیام و مەسەجێکی بۆ ئێوە نارد؟ زۆر باشە. سەرەتا کاک محەممەد سڵاو لە تۆ ئەو بەڕێزانش وەک ڕەوەندی کوردی لە شاری ئەم مانچستەر ئامادە بوونە کە خۆشین لە قەزیەکی بەم شێوەدا بینە لای یەکتری بیرۆڕا گۆڕینەوە هاوزمانین و هاوهاوێستین. یعنی وەک خۆتان جەزانن ماوەیە کە بێ ئەم کێشەیە لە سووریا و ناوچەکە سەری هەڵداوەتەوە. یعنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی بە دیزاینێکی نوێ دەچێت وەکو کەوا سووریاش و دەرگای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جارێکی تر وەکو پێشتریش ئەم کێشەیە و ڕووداوەکان لە سووریاوە سەری هەڵدا. ڕۆژاوای کوردستانیش بێپار نەبوو لەم گۆڕانکاریەدا. ناکەومە وردەکاریەکانی بۆ خۆتان وردەکاریەکانیش دانن ڕۆژانە چاودێریەکەن. زۆر قاڵی زۆر گرنگ کەوا ئێمە باسی بکەین لێرەدا ئەو هاوێست و خۆپیشاندان و یارمەتیدان دانانە بوو کەوا لە دەرەوەی ڕۆژاوە تایبەت لە باشوور لە باکوور ڕۆژهەڵات و لە دیاسپۆرا تایبەت چکم وەک بۆزانین کوردانی دیاسپۆرا بە ملیۆنانن هەندێکیان کاریگەری زۆر جدیانیش هەیە لەسەر ڕووداوە سیاسیەکانی کەوا لە وڵاتیەدا ڕوودەن. یعنی من زۆر بەڕاشکاوانە ئەمەوێت یەکشت باس بکەم. یعنی ئێمە وەک شەروانە نێرە ڕاستە لە ڕووی ئاسکەریوە دەربەیەک گەورەمان بەرکەت. یعنی ئینسانێک و شارەزای ئاسکەری هەبێ پێشتەدان بۆ ڕاستیەوە بنێت. ئەم لە زۆر ناوچە کشیاینەوە سەودان هەواڵمان شەید بوون هەنێک دیرکەوتن دەست هەنێک هەواڵ تاکسی چارەنووسیان دیار نییە. یعنی بێمۆڕاڵیەک عاجزیەک هەرسێک تووڕەبوونێک زۆر گەورە هەم لە ناخ ئێمە وەک شەربان وەک ئەسکەر وەک کەسە لە دروست بوو هەم لەگەل ناوگەری ڕۆژاوای داژی. یعنی بەربەئاستێکی چۆن بێژ بێ هیوابوون دەچوو. بەڵام لە چرکە ساتی کەوە ئەو خۆپیشاندانە کریا ئەو خاوەنداری تێر کریا ئەو سەفەر بەردێگە ئەو گەنجێ لە هەشوار پاشی کوردستان و هەت هەنێک لە ئەوروپاوە هاتن ئەو سنووریان دەرباز کرد خۆیان گەیان دەرڕۆژاوە خۆپیشاندانە ملیۆنێکەی سلێمانی ئەو هاوکاری کۆکردنەوە. یعنی ئەو پەروەشیە و هایەجان و مۆڕاڵ و معنەوی کەوا لە خەڵک بینیمان باوەڕ دەکەن. یعنی بە سەداقەتمان هەموو عاجزی تووڕەبوون ناخۆشی بێمۆڕاڵی هەمووی داوە لایەکەوە لە شوێن ئەوە مۆڕاڵ هەیەجان ئیرادە باوەڕی زۆر گەورەی لێمانە نامانە دروست کرد. من ئەو ڕۆژەی چوومە ڕۆژاوە بڕیارم بە قسە لەسەر هیچ خاڵی لەوانە نەکەم. ناکۆکی نێوان خۆمان ناکۆکی نێوان نازانم پێکاتەکان ناکۆکی ناوماڵ کاکە 10-15 ساڵە ئێمە هەرڵین ئەنە کەسە و هەسەدە و نازانم یەپەگە یەکی گرت و نەهات و ڕۆشت و چی کرد و چی نەکرد بەقەد ئەو چوە ئەو 10-15 ڕۆژەی کە ئێوە کردان و خەڵک کردی یەخستنەکەی بە شێوەیەکی پراکتیکی لە ناو خەڵکە هەموو سیاسەکانی کورد نەیانتوانیەوە بکە. بەڕاستی من هەتا ئەم دۆخە کاڵە بێتەوە قسە لەسەر هیچ مەسەلەیەکی سیاسی نێوان ئەم باڵە سیاسیانە ناکەم لەبەرەوەی ئێوە شتێکتان دروست کردووە ئەسڵەن زۆر گەورەترە لەم حیزبە سیاسیانەی کە هەیە. ئەسڵەن زۆر لە ناکۆکەکانی ئەوان هەموو ناکۆکانتان ڕەوانەوەتەوە کۆمەڵێک کارکتەری سیاسی ناکۆکن بە هەر ناکۆک بن بۆ خۆیان چیەکەن. دوجار ئێستا هەموو کۆمەڵگەی کوردی ئەگەر بتانەوێت لە ڕۆژ ئاوای یەکگرتوو بێ کاکە تۆ لە ڕۆژهەڵات و لە کرماشان و سنە و مەهاباتەوە بیگرە هەتا باشووری کوردستان سلێمانیەوە هەتا ئامەد و مێرسین و هەتا قامیشلۆ و کۆبانی و عەفرین هەمووتان یەک خستووە. ئیتر ئێوە چ پێویستان بەوەیە وەڵا ئەم حیزب لەگەڵ ئەو حیزبا ناکۆکەوە کەیف خۆیانە با ناکۆک لەوەتی هەیە هەروە بوو. ناوی ئێوە و بە ناوی ڕەوەندی کوردیەوە
بخيراتني محمد روف لڕۆژنامە نووسەکەی من ئاسۆژیان دۆستم لەسەر داخوازی ئەو ڕێکخراوانە پیان خۆش بوو من بەرنامەکە بەڕێوە بەرم ئەوە شانازی و سوپاسیشانەکەم و من جارێکی سوپاسی هەموو ئەو ڕێکخراواناکەم کە بۆ ئەم ئیشە یەکیان گرت و بە یەکەوە دەستیان بردووە بۆ پرۆژێکی زۆر گرنگ کە ئێستا هەموو گەلی کورد لە پرۆژەی یەکگرتن و بە یەکەوە بوونایە. دوێنێ کاکە حەمەشتێکی زۆر جوانی وتی ئەمە ئەو گەلە بوون زۆر تەنیا بوون لە ڕۆژاوە و تەنها خۆمان فیای خۆمان کەوتی. بۆیە بە بڕای من هەر ڕێکخراوێک لە هەر شوێنێکە بێ ئەو گروپ ڕێکخراوانەی ناڕەحەتێکەیە نەگونجانێکەیە هەوڵدەین یەک بگرین بە یەکەوە کار و چالاکیەکانمان بەرینە پێشەوە باشتر جێ ئەگرێ و باشتر ئەتوانین نمایشی ئیرادەی ڕێکخرا و گەلەکەشمان بکەین و ئێمە هەر کەسێک لە ئێمە ئامانجی ئەوەیە کە لە سوچێکە لە گۆشەیەکە خزمەت بە گەلی کورد بکە کە گەلێکی تەنیا و بێکەسە جگە لە خۆمان کەسی تر بەدەنگمانەوە نەهات. بۆیە یەکگرتنی ئەم ڕێکخراوانە بۆ ئەم پرۆژەیە جێی شانازیە جێی دەستخۆشیە و سوپاسی یەک بە یەکی ئەو هاوڕێیانەکەم کە من بە شخصی لەگەڵ زۆریانە قسەم کرد و زۆری شڕوحێتێکی یەکگرتنیان تیابوو بە بڕای منەوە ئامانجێکی گرنگ بوو و دەستی هەموو لایەک خۆش بێ و تایبەتیش محەممەد ڕەوف نوێنەرایەتی هەموو گەلی باشووری کرد بۆ ئەو چوونەی بۆ ڕۆژئاوا و خۆشتر بوو هەر ئەوا کار بکەین. بۆیە هیوادارم ئەمڕۆ بتوانین گفتوگویەکی گەرم و گوڕ وە ئەو هەفتەی کە لە ڕۆژئاوای بووە هاوڕێ محەممەد لێرە بیگەینێ بە ئێوە بتوانین گفتوگویەکی گرنگ دروستکەین کە هەمومان سوودی لێ ببینین و هەمومان بۆ هەنگاونان بەرەو یەکگرتن و بە یەکەوە بوون و کار و چالاشیەکانمان لێرە و لە دەرە و لە ناوە یەک بخەین و بتوانین ئەم پرۆژێ بەرینە پێشەوە. جاریشتر هەموو لایەکان بەخێر بێن. من قسە و باسەکان بۆ هاوڕێ محەممەد جێهێڵم هیوادارم لە نیو سەعات کەمتریش بتوانین قسەکانی بکە بۆ ئەوەی ئێوە زۆرترین بەشداریتان هەبێ بە پرسیار و گفتوگۆ. گەورە سڵاوتان لێبێت. زۆر خۆشحاڵین کە لێرەین لەگەڵ ئێوەین. زۆر خۆشحاڵم کە لەگەڵ کۆمەڵی گەنجی خوێنگەرم کۆمەڵی ڕێکخراوی جدی لێرە کە ئەوەی ئێوە ئیکەن کارێکی گەورەیە. ئەوەی ئێوە ئیکەن هیچی کەمتر نییە لە هەموو ئەو بەرگری و بەرخودان و هەنگاوانەی کە دەکرێت. منیش خۆم بە ئەندامێکی ئێوە هاوڕێیەکی ئێوە و دۆستێکی ئێوە ئەزانم. ئەوەی لە ڕۆژاوا ڕوویدا فاکتەرەکان هەرچی بن هۆکارەکان هەر چۆنێ بن بە هەر میکانیزم و شێوەیەک بێ ئەنجامەکەی ئەوە بوو کە گەلی کوردی بە هەموو بیر و ڕاو فکرە جیاوازەکانەوە کۆ کردەوە هەنگاوەکانی یەخست ڕۆژئاوا ئێمەی هێنایە سەر پلێتی سفر کە جگە لە خۆمان کەسی دیکەمان نییە. کەس پشتیوانمان نەبوو لە برا عەرەبەکانمان لە برا موسڵمانەکانمان لە ئەمریکا و بریتانیا و فەڕەنسا و ڕۆژئاوا لەوانەی دیعای مافی مرۆڤیانە کرد لەوانەی دیعای بەرگریکردن لە شکۆی مرۆڤیانە کرد. لە هەموو ئەمانە ئێمە هاتینە سەر ئەو خاڵەی کە جگە لە خۆمان کەسمان نییە. بەڵام لێرەدا دەرکەوت خۆمان لە کوێیین. یەکەم یەکخستنی دەنگی هەمومان بە هەموو ڕەنگە جیاوازەکانەوە بە هەموو گەرم و گوڕیمانەوە بە هەموو ئەو فرمێسکانی ڕشتمان بە هەموو ئەو حەماسەتەی کردمان سەنگەرێکمان پتە کرد لە ڕۆژاوای کوردستان نەمان هێشت ڕۆژئاوای کوردستان بکەوێ. ئەگەر بە خۆپشاندانێکی ئاسایی بێ ئەگەر بە حەماسێک و فرمێسک ڕشتنێ بێ ئەگەر بە هەر جۆرە هاوکاریەک بێ ئێمە ئیرادەیەکمان دروست کرد بۆ خۆمان لانی کەم ئەنجا بۆ ئەو هاوڕێیانەمان بۆ ئەو هەواڵانەمان کە لە سەنگەری پێشەوە بوو. من کە چوومە ڕۆژئاوای کوردستان یعنی بەڕاستی هەستمە کرد ئێمە هیچ ڕەبت و هیچ کۆنتاکتێکمان نییە. یەکەم جار بوو من ڕۆژئاوای کوردستان ببینم. یەکەم جار بووم جگە لەوانەی کە لەسەر شاشە بوون بەردەوام ئەیان بینی لە بەرپرسەکان. یەکەم جار بوو خەڵکی ڕەش و ڕووتی ئەوێ ببینین. یەکەم جار بوو ئەو خەڵکانە ببینین کە لەو
لە ئاستی ژیان و گوزەران و دۆخی ئەوان تێبگەین ئەو کاتە زانین کە ئێمە کۆمەڵگەیەکمان هەیە لە ڕۆژئاوای کوردستان زۆر دابڕاوە لە باشووری کوردستان و ئێمە کۆنتاکتمان زۆر دابڕاوە ڕۆژئاوا ئەم دۆخی ڕۆژئاوا هەم ئێمەی کردەوە بەڕووی ئەوانە هەم ئەوانی دڵخۆش کرد بەوەی ئێمە دەیە لە بری چیاکان بەتەنها دەیان چیامان هەیە لە بری ئەوەی کە ئێمە بەس پێمان وابێت پیرەمەگرون و قەندیل و ئەمە پشتیوانی ئێمەیە نە چیاکانمان هەیە لە لەندەن و مانچستەر و لە پاریس و لە واشنگتن و لەوە بەس چێ بەس خۆمان من پێم وایە ئەمە ئەم ڕووداوی ڕۆژئاوا تەواو ئێمەی بەهێز کرد مەناعەیەکی زۆر گەورەمان پیا کرد لەمەیە یعنی ئێوە وا هەست مەکەن کە ئەو خۆپیشاندانەی کراوە لێرە کاریگەری نەبووە من دوێنێش لە پەرلەمانی بەریتانیا ئەوم ژێڕایەوە ئێمە کە چوینە ڕۆژئاوا بێگومان حەسەکە ڕیزی پێشەوەی شەڕ بوو لە حەسەکە بۆ قامیشلۆ سەعات و نیمە ڕێگا نزیکەی 90 بۆ 100 کیلۆمەترە یعنی لە گەڕەکەکانە لەبەروێ ئەگە هەندێک گەڕەکی زۆری عەرەب نشینە دەنگی تەقاها دەنگی یعنی مەترسی هەبوو لەو گەڕەکانە چونی حەسەکە نزیکی لە 160 پێکاتی عەرەبیە ئێستاشی پێوە بێ کە بەدەست کوردەوەیە طبعا تعریب هەموو ڕۆژئاوای کوردستانی گرتووەتەوە یعنی تەنانەت لە گوندەکانی قامیشلۆ زۆرینەی عەرەب نشینە بەهۆی تعریبەوە کە کراوە کە دەنگی تەقا هات من چوومە سەنگەری پێشەوە هەندێک یەک دوو شەڕوانی لێبوو یعنی ئەوا چەند کەسێک بوون ئەوا شەڕوانەکان سەیری مۆبایلیان نەکرد ئەوا یعنی جۆرێ لە گەشتبینی و لە خۆشی و لە دەنگی بەرزیان کردەوە ئیترمیش لەگەڵ ئەو هەواڵی لەگەڵ مابوو گوتم بزانم چیەوە ئەوا لەم دۆخەیە ڕوویداوە گوتیان وەرە سەیرکە سەیری بەریتانیا بکە خۆپیشاندانەکانی بەریتانیا بوو ئەوەی ئەم شار و شارۆچکانەوە ئەوەی ناو لەندەن کە خۆپیشان وابزانم ڕۆژی 25 مانگ بوو خۆپیشاندانێکی زۆر گەورە گوتی ئەگەر ئێمە ئەمانەمان لە پشت بێ بۆ ئەهێڵین سەنگەرەکان چۆڵ بێ بۆ ئەهێڵین کەس بگاتە سەنگەرەکانی ئێمە بۆ حەز ناکەین بەوەی بمرین لە ڕیزی پێشەوەی سەنگەرەکان بۆیە لێرەوە ئەوە بزانن کە هەموو خۆپیشاندانێکی ئێوە ورەیەکی زۆر گەورەی داوە بە سەنگەری بەرگری و بە خۆڕاگری لەوێ ئەم ئاوارانە دۆخی خراپی ئاوارەکان بۆ ئەوەی کە ڕوون بێ لە لاتان خراپی دۆخەکە لەکوێیە ئاوارەی ئەفرینە ساڵی 2019 تورکیا داگیری کردووە ئاوارە بوون بۆ ڕەقە ئاوارە بوون بۆ دێرحافر دوایی ئاوارە بوون بۆ لە حەلەبەوە تەبعاً لێەوە دوایی ئاوارە بوون بۆ حەسەکە دوایی ئاوارە بوون بۆ قامیشلۆ واتە هەر کەسێک کە ئاوارە بووە 5 جار ئاوارە بووە من مقابلەی هەندێک ئەوەم کردوانی بەرپرسی مافی مرۆڤ و ئەوەن لەوێ ئەیگوت کێشەکەمان لەوەیە کەسێک لە کۆبانی ئاوارە بووە چۆتە سەرەکانی لەوێ چۆتە عین ئیسا لەوێ چۆتە ڕەقا لە ڕەقەوە چۆتە حەسەکە لە حەسەکەەوە چۆتە قامیشلۆ ئەمە 5 جار ئاوارە بوو هەر 5 جارەکە لە چلەی زستانە بوو یعنی لە مانگی 12 لە مانگی 1 لە مانگی یعنی لەو مانگانەیە بۆ کە سارترینە من کە گەیشتمە قامیشلۆ ناقس 3 بوو بەفریش باری بوو هەندێک ئایلە لە مزگەوتەکە جیان نەبوو لەسەر چادەکە بوو یعنی بۆ ئێمە لەوێ دۆخەکە زۆر ساردە بۆ ئێوە ڕەم بێ ڕاهات بێتن لەگەڵ ئەم جەوە ساردەی ئێرە لەوێ دۆخەکە کە گەیشتە ناقس ئەوە زۆر ساردە بەنسبەت ئێمە لەوێ دۆخی ئاوارە بەم شێوازە بوو لەبەرەوەی ئەو کۆنتاکتەی پێشووتر زۆر کەم بوو یەک دەروازەی بچووکی با بڵینە لە کوردەواری خۆمانەڵی پەرپوتی ئەوەمان هەیە لەگەڵ ڕۆژئاوای کوردستان ئەویش پردێکە بە دەستکرد دروست کراوە بەسەر ئاوەکان نەک ئەوەی کە لاین یعنی زۆر دەروازەیەکی بچووکە بەڵام من بۆیە کەمترین قسم لەسەرە کرد شکور بووم بەوەی کە ئەم دەروازەی بمێنێ تاکە هەناسی ڕۆژئاوایە ڕێگرەکان چۆنە و چێنەی هێشت و بۆ نەهێڵراو چی ئەمەیان من خۆم لە هەموو شتێ لادا بەشێکی ڕێگریەکان نێودەوڵەتی بوو
هەم تورکیا نزیکە هەم ئەوەی کە بۆ نمونە ڕۆژانە 50 بار هەیە بۆی بچێتە ئەو بەر لە ڕۆژی وایە نزیکی 180 بار هاتە ئەو بەر ئەبوایە باری بازرگانی هەموو شتێکی دیکە بهاتە ئەم دۆخە من مەمنون بم بەوەی کە ڕۆژی 50 بار بێتە ئەو دیو حەت چۆنێ بێ بارەکان بگەشتنایە بەڵام ئێمە لێرەدا ئەوەمان بۆ دەرکەوت کە ئێمە لە ڕووی ڕێکخراوەیی زۆر لاوازین لە کوردستان بوونەکانی دەکەین کە بەڕاستی نمونەی کەسێکی خەمخۆر بوو ئەومان متابعمان دەکرد و بەڕاستی بەغیلێمان پێدەبرد لەو ئیشە گەورەی کە دەیکرد. بەڕێزان من دەمەوێت چەند خاڵک باس بکەم. یەکەمیان مامۆستاش فەرمووی ئەو یەکبوونەی ئەمڕۆ لەناو کووردا دروست بووە مێژوویەکی زۆر دوور و درێژە بەم شێوەیە کورد یەک نەبووە. خۆی لە ناخدا کورد یەک بۆ بەڕاستی بەڵام بەداخەوە سەرکردەکان سیاسەتمەدارەکان وەکو پێویست ناتوانیوە عەقڵیەتی خەڵکی کورد بخوێننەوە بەڵام بۆمان دەرکەوت بە خەڵکی دیندارتەوە بە خەڵکی عەلمانیەوە بە خەڵکی بێدینەوە بە خەڵکی مەسیحیتەوە بە هەر کەسێک کە کورد بێ ئەمڕۆ بەڕاستی هەموو شتێکی وەلاناوە یەک شت هەدەفێتی ئەویش یەک دەنجی کووردە. زۆرم پێ خۆشە بەڕاستی کە کۆڕێک یان شتێک دەکەین ئەلێرە لەناو مزگەوتا کۆبووینەتەوانی ئەمڕۆ ئێمە لەسەر مەسەلەی چۆن بتوانین هاوکاری خوشک و براکانمان بکەین لە ڕۆژاوا کاریگەری ئێمە چ دەبێت بۆ ئەوەی هاوکاری ئەو خەڵکانە بکەین. برانی بەڕۆز و خۆشەویستم یەک خەڵ زۆ گرنگە ئەویش ئەوەیە وەڵاهی هەتاکو دووبەرەچی لە نێوانماندا هەبێت قەت ناگەین بە ئاماج. سەیری شاعیرە کۆنەکان ماکە کاتیەوە نییە شارەکان بخەنەوەوانێک کە چۆن باسی دووبەرەچی کورد دەکەن هەمووی ئەم دووبەرەچی وای کردو کە ئێمە سەر ناکەوین نابینە خاوەنی وڵات نابینە خاوەنی کیانی خۆمان بەڵام کاتی کە دەگمان یەک دەبێت بە دیندارتەوانێ بە بێدینتەوە و بە ژن و بە پیا و بە منداڵ و بە گەورەوە معجزە دروست دەکەیت بەرەنگاری هەموو ئەو زلهێزانە دەبیتەوە کە پشتیان تێکردین. وەکو مامۆستا فەرمووی هیچ کەسمان لەگەڵ نییە غەیری خۆمان نەبێت وەکو ئینسان و پشتیش بەخوای گەورە ببەستین. بەڕێزان و خۆشەویستان یعنی بەداخەوە خەڵکانی ڕۆشنبیر دەبینین ئێستا حالیان و خەڵکانی دینداریش لە هەمان شێوە هەرویان دەڵێن لەم کات و ساتەدا خەریکی مەشغوڵ یەکترین فڵان سەرکردەی عەرەبی ئیسلامی ئەم قسەی کرد و قسێکم بۆ زەق دەکاتەوانە یان کابرای دیندارەکەی من دەڵێ فڵان کەسی ئەم حیزبە عەلمانیانم بینی سوژدیان بۆ ئاڵاکە ئەبرد و وان کاکە واز لەم جوزئیاتە بێنن واز لەم شتە بەسیتانە بێنن ئەوەی کە ئەساسە ئەمڕۆ یەکبوونمانە لەسەر یەک شت هاوبەشە لە نێوان هەموماندا ئەویش کوردستانە. ئێمە گەر وەکو کورد کیانێکمان نەبێت نە دینداریمان پێ دەکرێت نە بەرەو پێشچوونمان پێ دەکرێت نە برایەتیمان پێ دەکرێت هیچمان پێ ناکرێت لەبەرەوە برانی بەڕێز خوشکانی بەڕێز با ئەمە لە مێشکی خۆماندا نە ئێوە مەسەڵەن بۆ نمونە بوەرە لەگەڵ ئێوەم نییە ئەو کەسانەی کە بێدینن با کاتێەوە نییە دژایەتی دین بکەیت وەو کەسانەشی کە دیندارن کاتێەوە نییە بڵێ فڵان حیزبە لە کوردستانی ڕۆژاوا ئایدۆلۆجیەکی تایبەتی هەیە. ئێمە لەسەر یەک شت کۆکین ئەویش ئەوەیە دەبێت بگەین بە مافی خۆمان و ئەم مافەش بە نسبەت کەسێکی وەکو منەوە کەسێکی باگراوندێکی دینیم هەیە بە عیبادەتی دەزانم ئەم مافە بۆ بگەڕێتەوانێت چونکە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم یەکەم جار بە یا ئەیوهە الناس دەست پێ دەکا ئەی خەڵچینە ئێوەمان کردو بە شەعب و گەل و ئەوانە بۆی یەکتر بناسن لە کەلتوری یەکتری فێر بن ئیسفادە لە یەکتر وەرگرن نەوەکو یەکتری بکوژن نەوەکو مافی یەکتری بخۆن هەروەکو چۆن من لێرە لەم مزگەوتە لەگەڵ و برا عەرەبانە چەند جار قسەم کردووە و مناقەشە نا هەمووشیان ئاعترافیان کردووە حديثك بيغمبرم ويناتو عليه الصلاة والسلام دفرمي لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه هیچ کەسێک لە ئێوە بڕوا نایەنن هەتا ئەوەی کە بۆ خۆت پێت خۆشە بۆ براکەش پێت خۆش نەبێت. وتم ئێمە مسلمانین
ئێوە ئێمە بە بەرای خۆتان دەزانن بەڵێ بە بەرای خۆمانتان دەزانن دەیکەوابێ با بۆچیەوە 22 وڵاتی عەرەبی ماف بە خۆتان دەدەن کە وڵاتتان هەبێت 22 وڵاتان هەبێ و کوردنەتەوەی عەرب بۆ ماف بە منێکی کورد نادەی کە کەلتورم جیایە جلوبەرگم جیایە زمانم جیایە هەموو شتێکم جیایە خوا بە کوردی منی خەڵق کردووە ئەو مافانەی کە تۆ پێی گەشتووی دەبێت بە منیش بکات بە خێراتنی هەموو لایەکەکەم پێم خۆش بووکە ئەو چوار لایەنە چوار ڕێکخراوە لێرە یەک ریزێکی جوانمان دروست کرد ئەمە نمونەیەکی زۆر جوانە بەڕێزە باوەڕ بکەن ئێمە چەندێک دوور بین لەڕووی بیر و فکر و ئایدۆلۆژیاوە لە یەکتر دوژمنەکانمان بە یەک چاوسێکان کەس لە ئێمە پرسیاری نەکرد محەممەد ڕەوف کە چۆتە ڕۆژاوا باگراوەندی چی و ئەوانەی کە لێ باگراوەندیان چی هەموومان بەلامانە گرنگە پیاوێکی کورد دڵسۆزیمان زۆر لەگە خزمەتە هاونیشتیمانیان خاتمی خۆیە ئەوە بابەت بەڕاستی بەڕێزان ئەوەی کە بیدرا هەموومان خۆمان بەشداریمان کرد لە خۆپیشاندانەکان ئەوە معجیبی ئەم ڕووداوانە بووین کە کورد یعنی هاتبوو لەناو خۆپیشاندانەکانە متەرجمانی نابوو بەڵێ تێبێت چونکە کورد و نەیەزانی داماوە هەر کوردی نەتوانێت قسە بکات بە تورکی قسێ ئەمەنە قووەتی هەستی لە کەوایەکەوە بەهێز بوو ئینسانێکی کوردایەتی لە ناخی ئینسانێکا زیندوو کردوویە کە تازەی زانی کرد بەڵام بەداخەوە ئەم یەک ویزیە لەتەوەیە دوژمن بۆی دروست لەداخ دۆست و ئەحزاب و کاداتی سیاسی بۆی دروست نەکرد زوڵمی دوژمنەکانمان بەرامبەرکردین بەڕێز خیانەت ئەو دەستەپیسەی کە دوژمنەکان بەرامبەر ئێمەی هەیە و ناپرسێت تۆ دینداری یا بێدینی هەر ئەکوژێ لەبەرەوەی کوردی ئەوان ئەم ویزیان دروست کرد هیچ حیزبێکی سیاسی لاهوگەزاتی ئەوە لێ نەیا بڵێ ئێمە توانمان بەڕاستی دوژمنەکان کردیان ئەم یەک ویزیە نەتەوەیە دوژمن کرد سوپاسیان بەڕێزان ئەوەی کە زۆر زۆر گرنگە بەڕاستی من پێم وایە کاک محەممەد لەناو قەزیە سیاسیەکانە هەیە و هەم کەسایەتێکی سیاسی و هەم ڕۆژنامەنووسە بەڕاستی ئەکرێ ڕۆژئاوای کوردستانیان ئەم مرونەتە چییە؟ کورد ئەیوێنێ چی بکەین و برای هاتون ئەو لەوەتی هەیە تعریبی من تۆکە خاکەکە ماڵەکەی من عەرەبێکی تێنێ ئەی برا ئەمە سەرکردەکە پێکردی ئەی حرمەت لێ بێشەرەف تۆ خۆت بە موسڵمان نەزانی بۆ هاتووی سەر ماڵەکەی تۆ خۆ چۆنێکە یعنی لە سەدا ئەوەنەی کاک محەممەد باسی کرد لە قابلژنە عەرەبە تعریب کراوە باشەوە دەسەڵات کردەی خود تۆ چێکەی لەبەرەوە ئەم مرونەتە لە کوردا زۆر قەڵە بەڕاستی برایەتی وڵامە ئەو نایەوێت برای بن برام چی بکەم بە ئەخلاقترین میلەت لەسەر حەزا لە شەڕە کورد کێتان بینی چی جەنگاوەرێکی کوردتان بینی کە چاوی دوژمنەکەی دەربێنێ بڵی دوژمنەکەی دەربێنێ قژی ئافرەتێک ببڕێ تعدای ناموس لە دوژمنێکی کێ هەیە نمونەیەکی زێ نییە لەبەرەوە بەڕاستی ئەم مرونەتە ئێمە بەرەو دۆڕانە بەڵێ بە ئەخلاق بۆ شەڕەکەی بەڵێ یعنی ئێمە جەنگاوەرێکی ئازان بەڵام زۆر بازان زۆر باشە ئەوە زۆر گرنگە ئەوەی کە عایلەی لە وڵاتەیە ئەوەی مناڵی هەیە لە وڵاتەیە ئەوەی کە زۆر زۆر مهمە هەموو نقطەیەکە ئەوانەی کە لە تاراوگەر لەدایک بوون ئەو بناوانە زۆر کوردن ڕەنگرتووی هیچ لایەکی سیاسی باوەڕەکەن خەڵگەی لە وڵاتە لەدایک بووە 20 ساڵە پرسیاری لێگەێنن نازانن پارتی چیەوێت توێتی هەرمانە کێ بەڵام ئەزانێت چوار پارچەی کوردستان هەیە و خەریکی کوردایەتی ئیش لەسەر ئەمنەوەیە ئەوانە باشترین پیادە بن باشترین کوردە بن باشترین خەڵکانێک بن زۆر سپاس بۆمان ئامادەبوونی ئێوە و ئامادەبوونی هەموومان لێرە ئەوە بێنێ کە ئێمە دەنگ بوون یەکڕەنگین هاوڵێت هاوڵێن بۆ ئاوشتیەکی هەروەها من پرسیارەکەم ئەتوانین باسێکی ئەو وان بۆ بکە ڕۆژی ئافرەتەکانیان شەڕبانەکان چۆن لەبەرەکانی جەنگا و هەروەها منوەکو ئافرەتێک کە ئێمە ڤیدیۆمان بینی لە سوشیال میدیا بۆ پیاوەکە کچی شەڕبانێکیان بڕێ ئەوە مانای ئەوەیە کە ئەوان زۆر لە دەسەڵاتێک بەرامبەر بوونی کورد و کچانی کورد و شەڕبانەکانی ئافرەتە کوردەکان لەبەرەکانی جەنگا
بۆیە ئێمە لێرەوە ئامادەبوونی ئێمە ئەوە لێ ئێمە هەمیشە پشتی ئەوانی وەختە ئێمە ناتوانین لە بەرەکەی جەنگی ئەوانە بین بەڵام ئێمە لێرە وریەک ئەبەخشین بە ئەوان ئێمە لێرە بە هاوڵەنگی کرد ورە ئەبەخشین بە ئەوان هیواداری تەمەناکەین کە ئەوانیش بتوانن خاکە هەمان بپارێزن هەر چوار پارچەی کوردستان یەک پارچەیە ئێمە یەک دەینین لێرە لەو ماوەیە کە لە ڕۆژاوای کوردستان بوو لە کاتی هێرشەکانی سوپایی عەرەبی سووری بۆ سەری یاری خۆسەری ڕۆژاوە لە نزیکەوە شاهێدی چ تاوانکاریەک بوویت کە بە چاوی خۆت بینیت و بڵێ شاهێدی لەسەر ڕۆژداوانە دەدەیت؟ ژن وەڵڵاهی من لە بەرەکانی جەنگ لە پێشەوە ڕێژەی ژنم زۆر زیاترە بینی لە پیاو ئەگەر بوار هەبێت دووسێ نمونەتان بۆ ژەرمەوە یەکەم جار کە چوومە ئەوێ زۆر بە حەزەر بووم هەر خۆم بووم نەمەزانی چیەکەم نەمەزانی چۆن تەسویرەکەم خۆم و کامێرێت چوومە گوتیان سەنگەری پێشەوە ڕێگادەن یەکسەر دەستم کرد بە تەسویر دوو کچاتن شەڕڤان بوون ئیتر بە شێوازی قسەیان کرد بەڕاستی من تێنەگەیشتم یعنی بە کوردی بەڵام شێوازی لە بینی خۆیانە و یەکسەر من کوژانمەوە وا تەسەورم کرد بڵێن تۆ بۆت نییە لێرە تەسویرکەی بۆ خەیاڵێکسەر کامێرەکەم کوژانەوە گوتم هەر هاتوو سەیرەکەم قەیچێکەوانە گوتی نا ئێمە بەسمان ئەوە نییە مەبەسمانەوەی هاوکاریت کەین وەرە کەسێکشمان قسەت بۆکەین و تەسویریشکە و پارێزگاریش لێەکەین ئەوە بوو کچێشان قسەی کرد کە لە هینا ئەڵێ مۆراڵ هەزارە بەرخودان ژیانە ئەوە من وام زانی ڕێگریم لێکەن بەڵام هاوکاریان کردم ئەو دوو کچە بەتەنها لەو سەنگەرەیە بوون بەتەنها لە سەنگەری پێشەوە بوون ئەو دوو کچە دوای ئەوە من بڕیارمدا کە فەرماندەیەکی پێشەوە مقابلە بکەم بەڵام هەموو تەسویرێک هەموو مقابلەیە بۆ نمونە ئەم برادەری کە ئێستا قسەی کرد هاوکارم بوو ئەمە فەرماندەیەکە خەڵکی باشووری کوردستانە و زمانیشی گەرمیانی بوو زۆر هاوکارم بوو ئەم گوتی فەرماندەیەکی باڵا هەیە مقابلەیەکەی تەبیعی منیش خۆم ئامادە گوتی فەرماندەی هەموو حەسەکە و هەموو ڕیزی پێشەوەی شەڕە ئیتر ئەو نێگوت ژنەیە پیاوە منیش ڕۆشتم بەیانی خۆم ئامادە کرد وتی ئامادەی بەڵێەوە منیش تەمان پێ ڕعفو ئامادە بوو وەڵا لە سەنگەری پێشەوە ئاوها لە شوێنێکی چۆڵ بوو ئەمە چەند جارێتر ژێڕامەوە بۆ هاوڕێیان ژنێکی قسەخۆش ئاها لە تەنیشتم بوو گوتیان بە لێرە چاوەڕێکین دوای ئەچین فەرماندە مقابلاکەین و هی طبعا سەنگەری پێشەوە زیاتر لە حەسەکە بوو گوتیان فەرماندەی گشتی حەسەکە و سەنگەر و هەموو شتێک یعنی من جوا خۆم ئامادە کرد و بچین لە بینایەکی گەورە و هێزێکی گەورە و چی ئەوە مقابلەکەیت ئیتر ئەم هەواڵەی کە ئێستا قسەی کرد لەو لامەوە بوو تەلەفۆنێک کرد بۆی کە کاتەکە دیاریکەن بچین ژنێکیش لە تەنیشتمەوە بوو هەیبەتێکی جوانی هەبوو بەڵام قسە خۆش بوو تۆ خەڵکی سلێمانی و ئەوها و من لە سنە بووم و قسەیە کرد و بەس من قسەکەم پێ بڕی وتم ببوورە وەڵی ئێمە مقابلەمانەیە بێ بڕۆم بۆ مقابلەی فەرماندەیین وتی خۆمم بەتەنها بوو ئیتر من زۆرم لا سەیر بوو یعنی چی تۆ بەتەنها و لە چۆ گەیشتی ئێرە ئەی فەرماندەی هەموو هێزە شەڕکەرەکانی پێشەوە ئەم خاتوونە بوو بە ژن و پیاوەوە نەکرد بەشن یعنی هەموو ئەو سەنگەری حەسەکە لە پێشەوە ئەم خاتوونە ناوی ساری عەفرینی بوو وا بە منیان ناسان کە فەرماندەی ژنانی یاپەژەیە بەس دوایی گوتی نا کاکە ئەمە فەرماندەی هەموو پیا و ژنی سەنگەری پێشەوەیە ئەم خاتوونە بوو ئەمە کە ئەڵێ ئێرە نەڕەقەیە نەحەسەکەیە نەڕەقەیە نەدێرە زورە ئێرە خاکی کوردستانە هەمومان ئامادەین بۆ مردن بەڵگەکان زۆر زۆرە یعنی ئەگەر بتەوێ من لێرە بەشی زۆری بە فۆتۆ و ڤیدۆ هەیە و ئەم راپۆرتە کە دوێنێ خستمانە بەردەم پەرلەمانی بەریتانیا هەمووی بە بەڵگەوەتیایە هیچ پێویست بە هەندێک بەڵگە ناکە ئەگەر من خۆم بە دوایە بچم لەبەرەوەی بەڵێ ڕاستە هەندێک بە دوواداچوونی ئەوەمان کردو بەڵام خۆیان بڵاویان کردوێتەوە کاتێک جەستەی شەڕڤانیانیان سووتانە یا هاوڵاتیانیان سووتانە خۆیان بڵاویان کردو ئەمە گەورەترین بەڵگەیە نەلەوەی من دەستم کەوێ هەر خۆیان سووتانیان و بڵاویان کردوێتەوە جارێ ئەمانە هەمووی خۆیانە بڵاو بۆتەوە زۆر زۆریشە دەیان راپۆرتەیە ئێستا بۆ نمونە ئەمە راپۆرتێکی دیکەیە
ئەم راپۆرتە ئەمە هەمووی بە ڕەقەم و داتا تەنانەت ناویشی تایە هەر لەوێ ئامادەکراوە ئیشەکانی زۆر ئاسان کراوە ئەم راپۆرتانە هەمووی بە ئینگلیزیش کراوە ینی هەمومان راپۆرتەکانمان حازر کردو بە ئینگلیزی لە نەخشەی سیاسیتانوێت تایەتی لە ئاوارە ژماری با بڵێن شەیدان ئەوەی کە ئەو ئافرەتانەی براون لەوەی سووتێنراون هەمووی بە ڕەقەم و داتا هەیە زۆر ئاسانمان کردووە بە ئاسانی دەگرێتە دەست هەمویان و لەبەرەوە بەڵگەکان زۆرن ڕەن بێ ئێستا هەر سەرقاڵی ئەوە بووبێتین ماوەیەک بە خۆپشاندان ماوەیەک بە ئەوەی کەمپین کۆکەینەوە بۆ ئاوارەکان ماوەیەک دڵت لای هێزەکان بێ لە پێشەوە نشکێ بەرگری بێ ئەمە وای کردووە کە ئێمە هێشتا لە 100% نەکەوتمێ سەر ئەوەی کە ڕقم و داتاکان هەموو کۆکەینەوە بەڵام ئەم بەڵگەنامانە ئەمە لە قابیشلو ئامادەکراوە زۆر گرنگە بەڵام ڕەن بێ هەر ئەم راپۆرتە بچووکەی من زۆر تاو هیچ کێشەیەکی نەبێ بۆی کە بتوانی بیسەلمێنی کە کۆمەڵکوژی کراوە کە خەڵک چاوی دەرهێنراوە کوژراوە چەند کەس شەهید بووە چەند کەس بێسەر و شوێنە چەند کەس دەستگیر کرا هەموو ئەمانی تایە بۆیە کۆمەڵی راپۆرتی دیکەی زۆر هەیە کۆمەڵی ڕێکخراوی دیکە زۆر ئەوەیان کردووە ئینشەڵا هەمووی جێی خۆی ئەگرێت و لە ناوەندە نێودەوڵەتەکان کاریگەری خۆی جێ وڵای ئەوەی عەفرین ساڵی 2019 لەلایەن تورکیاوە داگیر کرا عەفرین پاکترین ناوچەی کوردیە لە 1990 کوردە بە عەفرین و 7 ناحێ و 366 گوندەوە وا هەستەکەم چەند گوندێکی زۆر کەمی عەرەب بێت هەمووی کوردیە یەکێک لە قازانجەکانی ئەم دۆخەی کە دروست بوو نزیکەی 500,000 ئاوارەی ئەدلیب و حمس و حەلەب عەرەب لە سەردەمی بەشار ئەسەد چبوونە عەفرین دایان کوتابوو لەوێ 500,000 کە ئەم ئەحمە شەرع هات و سیستمی نوێ لە پارەوە ئەم ئاوارە عەرەبانە هەموو لە عەفرینەوە ڕۆشتنەوە بۆ ناوچەکانی خۆیان ئەمە یەکێکە لە قازانجەکان واتە ئەو ناوچەی پا بۆ عەفرین من هەواڵم پرسی لە چەند کەسێک لە عەفرین ئێستا عەفرین لەژێر دەستی گروپە حەمشاد و حەمزات و عەمشات و ئەوەیە ئەو لیواکانی سەر بە تورکیا کە سەپۆرتیانەکە سەر بە سووریان بەس تورکیا سەپۆرتیانەکە بەڵام دۆخێکی تایبەتیە عەفرین زۆر دوورە لەژێر دەسەڵاتی خۆسەرەوە لەژێر دەسەڵاتی کوردیەوە سەرێکانی و گرێسپی جیاوازترن ئەمە لە نێوان کۆبانی و لە نێوان حەسەکە و قابیشلۆیان سەرێکانی و ئەمانش ناوچەیەکی تعریب کراون من هەواڵم پرسی سەرێکانی عەرەبی زۆرترە عەرەبی زۆرە شیشانی زۆرە شیشانی سەردەمی کۆن نەک ئەم چیچانیانی کە بڵێن هاتون بۆ گروپەکان منجا کوردی زۆرە پێکهاتەی دیکەشی هەیە پێکهاتەکانی دیکە لەبەرەوە منتیقانە پێویستی بە ماوەیەکی زۆرە تا دێنەوە تایمی خۆیان چونی داگیر کراوە ئەبێ دۆخەکە ئاسایی بێتەوە پارێزگارێکی کوردی بۆ دامدرێ کاکە گروپە حیزبە سیاسەکان هەیە ئەمەی کۆمەڵی حیزبی سیاسی بەشەکان بچنەوە ئەوەی ئەو هاوڕێمان باسی کرد کە ئێمە بۆچی پیشانی دێن کە یەک کەس لەگەڵمانە نەبوو ڕاستە من خۆشم ئەو شعورم لا دروست بوو من بۆ قسە بۆ پەرلەمانتارێکی بەریتانی کە بۆ ڕۆژنامە من یەکشت ڕۆژنامەنووسێکی ئیسرائیلی نامەیەکی ناردبوو کە ئەمێ مقابلەت کەم لەسەر ئەو دۆخە ئەو کاتە لە حەسەکە بوو یەکسەر جواب دایوتم نەخێر مقابلە ناکە ئێوە بەجێتان هێشتین ئێوە درۆتان کرد ئێوە ڕاستگۆ نەبوون لەگەڵمان بۆ هەموو دۆخەکانی دیکە بەڵام تۆ هەر لە ماڵەوە شتێکت لێ قەوبەیە هیچ نابێ دیکۆمنتیکەی نابێ بیخیتە بەردەستی بڵی کاکە ئێمە ئەمەیە سبەینی خۆتان شەرمەزار بن کە نایەنە چوار ڕۆژی دیکە لە عەرەبە قەومێ لە شوێنێکی دیکە قەومێ ئێمەش ئاوا ئەڵین کاکە ئەوە ئێمە لێمان قەومە ئێوە کەستان بەدەممانەوە نەهاتن بەس ئێمە وجدانیان جیاوازترین لە دۆخی لە هی ئێوە هەر لانی کەم ئەبێ دۆکۆمنتیکەی ئەزانی یەکێک لە پرسەکانی ئەنفال ئەوە بوو ئێمە تا ئێساش ئامارێکی دروستی ئەنفالمان لە بەردەستانە بوو هەر ئەڵی 182,000 کە خۆشمان نازانین چەندێکە کە ئەبوایە لە لادیەکانە بمانزانیا چەند داربەڕوو بڕاوەتەوە چەند مریشک و چەند مەڕوو چەند ڕەشەوڵاخ ئەنفال لە ناو براون ئامار زۆر گرنگە لە دنیا چۆن جۆر لێگرێ من هاتم دوێنێ قسەمان کرد پەرلەمانتاریشی بریتانی لێبوو هەرچەند خۆ بەعاتفە قسەکە و بەین قسەکە ڕەن بێ زۆر قەناعەت نەکاوە لە هەموو شوێن لە غەزا هەیە لە شوێنانی دیکە هەیە بەڵام کە تۆ ئامارە خەیتە بەردەستی کە تۆ ڕسمە خەیتە بەردەستی ئەڵی کاکە ئەمە هی خۆیانە هی منیش نییە
بەڵگە هزار بەڵگەی وام هەیە بەڵام ئەم بەڵگەیە گروپە تونڕەوەکان خۆیان بڵاویان کردوێتەوە چاوی خەڵکیان دەرکردووە ئافرەتیان بردووە زۆر گرنگە لە دنیای لە دۆکومنت گرنگتر نییە ئیسرائیل ئێساش لەسەر ئەواشی مەسەلەی شتێکی ترت باس کرد مەسەلەی ڕێکەوتنەکان من پێم وابوو هیچ ئەوە ڕێکەوتنەکان لە بەرژەوەندی خۆیان ئیمزای کردووە ئەحمەد شەرە خۆی ئیمزای کردووە بەڵام لەم دۆخی ئێستا ئەگەر تۆ بێنتە پێشچاو ساڵی 2003 کورد لە قیمەیا بوو بە تایبەت لە هەرێمی کوردستان گروپ عەرەبەکانی عێراق حیزب عەرەبەکان هەر نەیانزانی دنیا چۆن دەخولێت ئەمان چوونە عێراق هینەکەیان کردە دەستورەوە دواتر ڕەشنووس بوو دواتر چی بوو ئێستاش لەم دۆخی ئێستا بوەستێ لەبەر ئەوەی گەلە کۆمێکەکە نێودەوڵەتی بوو تورکیای تیا بوو قەتەری تیا بوو هەموو وڵاتانی ئیسلامی و عەرەبی تیا بوو ئەمریکا و بریتانیا و فەڕەنسا ئەوانەش بێدەنگ بوون گڵۆپی سەوزیان هەڵکردبوو بە ئیسرائیلی شەوە نییە لەناو ئەمەیە تۆ چیەکەی ئەگەر هەمووی هێزی بەرامبەر هێزی ناتۆ و بەرامبەر هێزی ئێستا ئەو قەوارەی کە دروست بۆ دیفاکتۆیەکی تا حەدێ دروستە باشە یعنی تا حەدێکی ئێستا لە نێوەخی ئەم شەڕە گەورەیە ئەم هەموو گروپە تیرۆریستیە ئەو هەموو زیندان و نازانم چی داعش من پێم وایە لەم دۆخەیە ئەگەر دیفاکتۆیشی ئەوە هەبێ سبەینێ دۆخێک هەر دێتە پێشەوە وەکو چۆن هەرێمی کوردستان وڵا کەرکووکمان لانی ئیتر ئێمە ناتوانین بجوڵینەوە ناتوانین حکومەت پێ بگەین ناتوانین هەرێم بین هەر دۆخێک دێتە پێشەوە تۆ توانین دەست بەسەر کەرکووکا بگری هەر دۆخێ بێتە پێشەوە کاکە تۆ ڕقەت بۆ چییە لەو شوێنەیە لە 100 عەرەبە ئەگەر خاکەکەش ناوچەکەش ناوچەیەکی 100 ساڵ پێش ئێستا کوردی بووێت دێرە زوور چی لە دێرە زوورەکەی لە 165 دەسەڵاتی هەسەدەکە پێشتر هەیبوو عەرەب نشین بوو ئێوەرەوە ناوچەکەی خۆت بپارێزە خاکەکەی خۆت بپارێزە و ئەم هەموو پارێت بۆ هات ئەم هەموو چەک و ئەسلحەیەت بۆ هات ئەچووی ئەدا لایەن عەرەبەکان مەجلیسی عەسکەری دێرە زوور مەجلیسی عەسکەری ڕەقا کە لە 150 هێزەکانی هەسەدەمون بە کامل عیتاد و چەک و ئەسلحەوە چوونە ناو سوپای ئەوێ لەبەرەوەی هەمووی عەرەب بوو هیچی کوردیتیانە بوو ئەی بۆ فەوجێکی کوردی نەچووە ناو سوپای سووریاوە